ناوی خوای گەورە سڵاوتان لەوێ بینەرانی بەڕێز و خۆشەویست. پارتی دموکراتی کوردستان کاندیدەکانی خۆی بۆ پۆستی سەرۆکی حکوومەت و سەرۆکی هەرێم دیاری کرد. لە کۆبوونەوەی ئەنجومەنی سەرکردایەتی پارتی مەسرور بارزانی وەک کاندیدی پارتی بۆ سەرۆکی حکوومەت و نێچیروان بارزانی وەک کاندیدی پارتی بۆ سەرۆکی هەرێم دیاری کران. بەمیان دەرێک لە بەڕێزان محەممەد ڕەوف سەرنووسەری درە و میدیا لە ستۆدیۆی سەرەکی لە هەولێری شۆ دکتۆر عەبدولڕەفعەت سکرتێری دەستگای ستاندارد بۆ توێژینەوە ڕاگەیاندن تاوتوێیان پرسە دەکەین. سەرەتا ڕاپۆرتێک دەبینین. دوای 64 ڕۆژ لە ئەنجامدانی هەڵبژاردن پارتی دیموکراتی کوردستان کاندیدی سەرۆکی حکوومەتی هەرێمی دیاری کرد. ئەنجومەنی سەرکردایەتی پارتی بە سەرۆکایەتی مەسعود بارزانی کۆبوو و دوای کۆبوونەوە کەژوتەبێژی پارتی دیموکراتی کوردستان ڕایگەیاند مەسرور بارزانی کاندیدە بۆ سەرۆکی حکوومەت و نێچیروان بارزانیش کاندیدە بۆ پۆستی سەرۆکی هەرێم. بە بڕوای چاودێرانی دۆخی هەرێم درەنگ یەکلاکردنەوەی کاندیدی سەرۆکی حکوومەت لەلایەن پارتیەوە پەیوەندی بە ناکۆچی ناوخۆیی بنەماڵەی بارزانیەوەیە و زیندووکردنەوەی پۆستی سەرۆکی هەرێمیش بۆ ڕاگررتنی باڵانسە لە نێوان مەسرور بارزانی و نێچیروان بارزانی. دوای 7 ساڵ لە سەرۆکایەتیکردنی حکوومەتی هەرێم لەلایەن نێچیروان بارزانی دوجار پارتی کاندیدی خۆی بۆ سەرۆکی حکوومەت گۆڕی و کەسێکی تر دەکاتە سەرۆکی حکوومەت. مەسرور بارزانی کوڕی گەورەی مەسعود بارزانی لە ساڵی 1969 لەدایک بوو و خاوەنی بڕوانامەی بەکالۆریۆسە لە پەیوەندیە نێودەوڵەتیەکان و لە ساڵی 1990 تاوەکو 2012 بەرپرسی ئاژانسی پاراستن بووە کە دەستگایەکی ئەمنی و هەواڵگیری پارتیە و لە 2012 بۆتە ڕاوێژکاری ئەنجومەنی ئاسایشی هەرێم. مەسرور بارزانی لە ساڵی 2010 ئەندامی مەکتەبی سیاسی پارتی دیموکراتی کوردستانە و زانیاریەکانیش ئاماژە بە ناکۆچی مەسرور بارزانی و نێچیروان بارزانی دەکەن لەسەر ئەوەی کێ دوای بارزانی دەبێتە بڕیاردەری سەرەکی لە ناو پارتیدا. نێچیروان بارزانی کاندیدی پارتی بۆ سەرۆکی هەرێم لە ساڵی 1966 لەدایک بوو و کوڕی گەورەی ئیدریس بارزانی و برای مەسعود بارزانی و لە ساڵی 1989 لە تەمەنی 23 ساڵیدا بۆتە ئەندامی مەکتەبی سیاسی پارتی. نێچیروان بارزانی لە ساڵی 1999 تاوەکو 2018 سەرۆکی حکوومەتی هەرێم بووە جگە لە 2 ساڵەکەی دکتۆر بەرهەم ساڵح لە کابینەی حوتەم. نێچیروان بارزانی زاوای مەسعود بارزانی و هاوسەرگیری لەگەڵ نەبیلە بارزانی کردووە و خاوەنی 2 کچ و 3 کوڕە. هاوکات زیندووکردنەوەی پۆستی سەرۆکی هەرێمیش بۆ نێچیروان بارزانی لە کاتێکدایە دوای ئەنجامدانی ڕێفراندۆم و لە دەستدانی سەدا 51 خاکی کوردستان دوای 12 ساڵ مانەوەی لە پۆستەکەی مەسعود بارزانی بە فشاری دەرەکی دەستی لە پۆستی سەرۆکی هەرێم کێشایەوە. دواتر لە ساڵی 2018 پەرلەمانی کوردستان یاسای هەڵپەساردنی دامەزراوەی سەرۆکایەتی هەرێمی پەسەند کرد و بە پێی یاساکە چارەنووسی دامەزراوەکە لە خولی پێنجەمی پەرلەمانی کوردستان یەکلا دەکرێتەوە. پێشتر بە پێی یاسای سەرۆکایەتی هەرێم سەرۆک ڕاستەوخۆ لەلایەن خەڵکەوە هەڵبژاردننی بۆ دەکرا، بەڵام ئاماژەکە بۆ ئەوە چن نێچیروان بارزانی لەلایەن پەرلەمانەوە دوای کاراکردنەوەی دامەزراوەکە بێتە سەرۆکی هەرێم. ناشزاندرێت دەسەڵاتەکانی نێچیروان بارزانی لە کاتی بوونی بە سەرۆک چۆن دەبێت. ئایا دەسەڵاتەکانی هەمان دەسەڵاتەکانی پێشووی دەبێت کە لە یاسای سەرۆکاتی هەرێمدا هاتوون یان کەم دەکرێنەوە. دیاریکردنی هەردوو کاندیدی پارتی لە کاتێکدایە هەرێمی کوردستان بۆ 4 ساڵی داهاتوو لە بەردەم کۆمەڵێک پرسی گرنگدایە، ئەوانیش پرسی دەستوری هەرێم و جۆری سیستەمی سیاسی هەرێمی کوردستانە. بە پێی زانیاریەکان با بڕیاری مەسعود بارزانی سەرۆکی پارتی، نێچیروان بارزانی برازای بۆ سەرۆکی هەرێم و مەسروری کوڕی بۆ سەرۆکی حکوومەت دیاری کراون. ئەمەش لە پێناوی قوڵتر نەبوونەوەی ناکۆچەکان لە نێوان هەردوو ئامۆزاکەدا. جارێکی تر سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز. سوپاس بۆ میوانەکانمان. کاک محەممەد بەخێر بن سەرەتا لە بەڕێستانەوە دەست پێ بکەین سەبارەت بە دیاریکراوی بەپرسینە سەرۆکاری دیاریکردنی مەسرور بارزانی وەکو کاندیدی پارتی بۆ سەرۆکی حکوومەت و نێچیروان بارزانیش بۆ سەرۆکی هەرێمی کوردستان. پێ دوای ئەوە کارەکەی بۆ چی دەکرێتەوە؟ بەڵێ دیارە
ئەمە پێوەستە بە هەم دۆخی سیاسی هەرێمی کوردستان هەم دۆخی خانەوادەیی بنەماڵی بارزانی ئەوەی کە دەگوزارێ ئەمڕۆ لە هەرێمی کوردستان ئەمڕۆ کە نێچیروان بەرزانی دیاری کراوە بۆ سەرۆکی هەرێم و مەسئول بەرزانی بۆ سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان ڕاستەوخۆ پێوەستە بە ناو خودی خێزان و بنەماڵی بارزانیەوە بۆ پێوەدانگەی من یەک نمونە ژەرمەوە ساڵی 2005 کاتێ سەرۆکایەتی هەرێم و یاسای سەرۆکایەتی هەرێم دانرا و مەسئول بەرزانی لە بەرامبەر مام جەلال هەڵبژەدرا بۆ یاخود دانرا بۆ سەرۆکی هەرێمی کوردستان داوا کاگنشتوان لە یادداشتەکانە باسی کردو داوا لە مەسئول بەرزانی ئەکەن کە جێگرێکی بۆ دابنرێ یاخود سەرۆکی حکوومەت بدرێ بە یەکێتی نیشتیمانی کوردستان ئەو دەڵێت من هەرگیز ناتوانم ئەوە بکەم لەبەرەوەی کێشاکەوێتە نێو خانەوادە و خێزانەکەمەوە ناشمەوێت بەسەر لاشەی نێچیروان بەرزانیە بچم بۆ سەرۆکایەتی هەرێم واتە ئەگەر خوێندنەوەیکی بۆ بکەیت لە دوای 1992 بەردەوام پارتی دیموکراتی کوردستان پێویستی بە دوو جەمسەر بە دوو با بڵین پۆستی باڵا بۆ یەکیان بۆ خۆی بۆ خودی مەسئول بەرزانی یاخود بۆ کوڕەکەی یەکیان بۆ نێچیروان بەرزانی و ئەم دوو جەمسەری پێویست بووە پارتی دیموکراتی کوردستان و ئەوەی کە دەگوزارێ ئێستا بەشێکی پەیوەستە بە خودی خانەوادەکەەوە کە پێویستی بەوەیە پۆستێکی باڵا دابتاشرێ بۆ مەسئول بەرزانی واتە بۆ خودی مەسئول بەرزانی کە خۆی دەکشێتەوە لێرەدا کشانەوەی مەسئول بەرزانی هیچ لە مەسەلەکە ناگۆڕێت لەبەرەوەی داشەکە دێنێتە پێشەوە ئەویش کە مەسئول بەرزانیە بۆ ناو گۆڕەپانی سیاسی و لە هەمان کاتدا دوو پۆستەکە پڕەکاتەوە پۆستی سەرۆکی حکوومەت ئەمە بەدیوێکە ئەوە گەێنێت کە ئەبێ نێچیروان بەرزانی کە ماوەی 7 ساڵە سەرۆکی حکوومەتە واتە لە ساڵی 1999 سەرۆکی حکوومەتە تا ئێستا 2 ساڵی دکتۆر بەرهەمی لێ دەرکە 7 ساڵەکات لەم 7 ساڵە نێچیروان بەرزانی بە جۆرە لە جۆرەکان بۆ خۆی بوو بە مومیل بوو پۆستەکەی و جۆرێک لە نائومێد بوو چەند ساڵ لە ماوەی 2 ساڵی ڕابردووە ئەسڵ هەردەوامی ناکرد لە ئەنجومەنی وەزیران بۆیە ئێستا مەسئول بەرزانی توانی تەوازنێک و هاوسەنگێک ڕاگرێت لە نێوان خانەوادەکەی مەسئول بەرزانی ڕازی کرد بۆ سەرۆکی حکوومەت نێچیروان بەرزانی دێنێ بۆ سەرۆکی هەرێم لێرەدا ئیشکالەتی گەورە دروست دەبێت بەوەی کە مەسئول بەرزانی بۆ خۆی دێتەوە ناو حیزبەکە واتە ئەمە لە ڕوویەکەوە ئەوەی کە ئەگوتی ئەگەر ڕفراندۆم سەرکەوتوو بوو سەری خۆمی ئەگەر سەرکەوتوو بۆ خێر علاخێر و سەرکەوتوو نەبوو سەری خۆمی لەسەردادنێم سەری سیاسی خۆی لەسەردانا لەبەرەوەی کە هیچی دیکە کۆمەڵگەی نێودەوڵەتی لە دوای ڕفراندۆم مامەڵەی لەگەڵا ناکرد لەبەرەوە مەسئول بەرزانی سەری سیاسی خۆی لەسەردانا و هاتە دواوە بەڵام لای پارتەکان وەکو مەرجع بۆ خۆیان سەیری دەکەن و لە هەمان کاتدا ئێستا بۆ نێچیروان بەرزانی بۆ سەرۆکی هەرێمی کوردستان ئەمە پێویستی بە چییە پێویستی بۆی لە ناو پەرلەمانی کوردستاندا یاسای بۆ هەموو با بڵین سەرۆکایەتی هەرێم جارێکی تر ئەوەی کە هەڵپەسێدرا زیندوو بکرێتەوە کارا بکرێتەوە نێچیروان بەرزانی بە پێچەوانی ڕابردویان کە تەنها پارتی دیموکراتی کوردستان ئەیگوت کە ئەبێ سیستمی حکومڕانی سەرۆکایەتی بێ لە ناو خەڵک و هەڵبژێردێ ئەم جارە ئەیهێنن لە ناو پەرلەمانی کوردستان و هەڵێبژێرن لەبەرەوەی بە ئاسانی 50 زائید یەک و زۆرینی ڕەها لە پەرلەمانی کوردستان و هەیەە ئێستا کێشەکە بەم شێوەیە بەشێکی پێوەستە بە هاوسەنگی خێزانی بنەماڵی بارزانیەوە مەسئول بەرزانی هاوسەنگێکی دروست کردووە پۆستی بۆ هەردووکیان داتاشیوە هەردووکیانی ڕازی کردووە خۆشی لە سەرپەرشتی هەردووکیان نەکات واتە هەتا خۆی ماوە دۆخی خانەوادەکەی هاوسەنگەکات ئەمە خاڵێکی دیکەش پێوەستە بە پارتی دیموکراتی کوردستانەوە کە هێزەکانی دیکە ڕامەکە ئەڵێ ئەوە کاندیدی منە من حکومڕانی من لەناو حیزب بە بنەماڵەیە و ئەم تەوریسە سیاسیە مەترسەکە لەوەیە کە ئەگوێزرێتەوە بۆ ناو حکومڕانی لە ناو حیزبی خۆیان چیە باڵەتر قسە لەسەرەوە دەکەین کە سیستەمی حکومڕانی چی بەسەرە بەس ئەمە تەنە بە بڕیاری ئەنجومەنی سەرکردایەتی پارتیە بە بڕیاری خودی بارزانیان ئەم دوو کاندیدێکە پێشتر ڕێکەوتون پێشتر لە ناو خانەوادەکە ڕێکەوتن چەند ڕۆژە پێش ئێستا لە ناو خانەوادەی بارزانی ڕێکەوتن مەسئول بەرزانی ڕێکیانی خستووە پاشان لە ناو کۆبوونەوەی ئەنجومەنی سەرکردایەتی یا مەسئول بەرزانی وەک ئەوەی بەرپرسانی پارتی ئاماژەی پێکرد مەسئول بەرزانی گوتێتی من پێشنیازەکەم مەسرور بەرزانی بۆ سەرۆکی حکوومەت و نێچیروان بەرزانی بۆ سەرۆکی هەرێمی کوردستان ئەوانی شەموو دەنگیان لەسەرداوە کەسە هەیە معارض بێ لەسەرەوەی کە مەسئول بەرزانی بڕیاریشیدا معارض بن لەناو ئەزانی ئەم پێوەستە بەناو خۆی حیزبەکانە چۆن مامەڵاکەنەوە ئارزوی خۆیانە بەڵام مەترسەکە لەوەیە کە دەستورەکە بۆ خۆیان دابتاشرێ سبەینێ طبعا لەم چەند ساڵی داهاتوە من پێم وایە ناگاتە ساڵێکی دیکە هەم دەستوری شتێ ئەپەڕێنن هەم یاسای سەرۆکایەتی هەموارەکەنەوە هەم سەرۆکی هەرێمیش دائەنێن چونە هاوسەنگی ناو خێزانەکەی مەسئول بەرزانی لە کۆی بەرژەوەندی کورد بەلایەوە گرنگترە و ئەشیکا نێچیروان بەرزانیش ئەکا بە سەرۆکی حکوومەت ینی هاوسەنگیان پێوە گرنگترە هاوسەنگی
خێزانەکەی خۆیان زۆر لاگرنگترە لە هەموو بڕۆن لە خوێندنەوەی هەموو سەرکردەکانە ئاماژەی پێکراوە هی مام جەلالی کاک نوێشوان ئاماژە بۆواکەن کە مەسعود بەرزانی هەمیشە چەختی لەوە کردوەوە کە من ئەگەر بۆ شتێک ڕۆشت بێتن دەسەڵاتەکانی کەم کەن و گوتوێتی هاوسەنگی هێستێک هاوسەنگی ناو خێزانەکەم بۆ ئەوەی تێک نەچێت. بەڵێ سوپاس دەکەم کاک دکتۆر سوپاس بۆ بەڕێز چەندەمەوێ سەرنجی بەڕێز بزان بەسەر دیاریکردن نێردوو کاندیدی پارتی یاخود بە دیاریکراوی کێشەیە کێ لە نێوان مەسرور بارزانی و شەمان بارزانی و ململانەیان لە سەرئاستی ناوپارتی و لە سەرئاستی مەسەلە وەرگرتنی پۆستیش لە هەرێمی کوردستان؟ بەناوی خوای گەورە و میهرەبان سڵاو لە ئێوە و لە میوانە بەڕێزەکەت و گشت بینەرانی کەناڵی پێیام. دیارە بەڕاستی من ناچمە ناو شێش ناوخۆیەکانی پارتی هەروەکو لە گشت سەرچاوەکان داکۆچی لەوە دەکەنکەوە ململانەیەشی قوڵ و هەمەلایەن هەیە لە نێوان هەردوو باڵی نێسیروان بارزانی و مەسرور بارزانی ئەو دروستکردنی ئەو تەوازن و هاوسەنجیەش لە نێوان هەردوو باڵ لە ناو حزبێکدا و هێنانەوەی گواستنەوەی ئەو کێشە بنەماڵەیان بۆ ناو حکوومەتی هەرێمی کوردستان ئەوە دیلالەکەی وەکو کاک محەممەدش باس بە ڕوونی باسی کرد ناچمە سەرەوە چکە زیاتر دەتوانین بڵین ئەوە کێشەیەشی ناوخۆیی حزبەکەیە حزبەکە و ئەندام و لایەنگران و زەماوەرەکان بەو جۆرە حزبە ڕازینە و هیچ کێشەیان نییە. بەڵام ئەوەی ڕنگدانەوەی ئەو جۆرە مامەڵەکردنە بەڵێ ئەوە دێمە سەری ڕنگدانەوەی ئەو جۆرە مامەڵەکردنە لە نێو خودی حزبەکەی بارزانیکەوە پارتی دیموکراتی کوردستانە زیاتر ئەومان بۆ ڕوون دەبێتەوەکەوە تەنها لە کوردستان ئێستا ئەگەر بە ڕازگویانە و بە چاوێکی چاودێرانە سیر بکەین تەنها پارتی دەتوانین بڵین پرۆژەی هەیە بۆ حکومڕانی کوردستان ئەویش بە دیاریکردنی کاندیدی سەرۆکی حکوومەت دیاریکردنی کاندیدی سەرۆکی هەرێم بە زیندووکردنەوەی ئەو دامەزراوەیە چکە هەر خۆی دامەزراوەکەی هەڵپەسارد ئێستا هەر خۆی دەیەوێ ئەو دامەزراوە بێنێتەوە سەر گۆڕەپانی سیاسی و بوارە تەنفیزیەکەی لە هەرێمی کوردستان هەر خۆشی کاندیدی بۆ دیاری دەکات پاشان هەر خۆشی دەیەوێت دەستور بە شێوازێک بنووسێتەوە کەواتە حزبەکانی تر دەتوانین بڵێن ڕۆڵێکی بەرچاو ئەو تویان نییە بەرامبەر پرۆژەکانی پارتی ئەوەی هەبێکەوە زیاتر بەرهەڵسکردنی پرۆژەکانی پارتی خودی حزبەکان خودی خۆیان پرۆژەیەکی حکومڕانی بۆ دەسەڵاتی هەرێمی کوردستانیان منوە بەو شێوازە نابینم ئەوە خاڵێکی زۆر گرنگە پێویستە ڕەچاوی بکەین ئەویتر ئەوەیەکەوە کاتێک حکوومەتێک دروست دەبێت بە کەسایەتێک کەوا ئەو کەسایەتیە نزیکەی 15 ساڵە لە ناو دام و دەستگای ئەمنی و هەواڵگری ئیشی کردو و کەسایەتێکی هەواڵگری و مخابڕاتی لە خۆ بینیەوە پاشانیش لە ناو حزبێکدا حکومڕان بووە حزبەکەی دەتوان بڵێن کەسایەتێکی داخراوە وەکو کەسایەتی نێچیر نییە بتوانێت کراوە بێ لەگەڵ حزبەکان مامەڵەی کردبێ پاشان بتوانێت لەگەر دەرەوە لەگەڵ پەیوەندیەکانی دەرەوە مامەڵەی کردبێ ئەو کەسایەتێکی زیاتر ئەمنی مخابڕاتی عسکەری بووە ئێستا ئەو هەژمونە دەگوازرێتەوە بۆ ناو حکوومەتێک ئەو حکوومەتە پێ دەڵێن حکوومەتی هەرێمی کوردستان ئەوە دیلالەت ئەوە دەکەوە دیسان حزبەکانی کەوا بەنیازن بەشدار بن لەو حکوومەتە دەبێت ڕەچاوی ئەو بکەن کەوا مامەڵە لەگەڵ کەسێشتر دەکەن جیاوازە لە کەسایەتی نێچیروان بارزانی کەسایەتێکەکەوا عەقلیەتێک و شێوازی کارکردنی ئەمنی و مخابڕاتی هەواڵگریە ئەو ئەمنی و مخابڕاتی هەواڵگریاوا لێ دەکەوە شێوازی کارکردنی حکوومەتیشی بە هەمان شێواز بێ بۆیە ئەگەر ئەو کەسێکەوە کاندید کراوە بۆ سەرۆکی حکوومەت ڕاوێژکاری باشی نەبێ و هەوڵ نەداکەوە ئەو بەرگەی کەوا بەرگە ئەمنی هەیەی لە خۆی دانەکەێنێت و هەوڵ نەدا بەرگێکی سەرۆکی حکوومەتی مەدەنی لەبەر بکە من لەو باوەڕدامەکەوە چی وەکو خودی حزبی خۆیان دەکەن ناو ژێر قەیرانێکی گەورە پاشانیش هەرێمی کوردستانیش دەکەوێتە ناو ژێر قەیرانێک پاشانیش کاری سیاسی لە هەرێمی کوردستان کاری مەدەنی ڕۆژنامەوانی لە ڕووی ڕاگەیاندن میدیاکانەوە دەکەوێتە ژێر پرسیار و وای لێ دێکەوە بە ڕەوڕەوەی سروشتی خۆی تێنەپەڕێت لە قۆناغەکانی ڕابردوو و زیاتر فشار بخرێتە سەر چاڵاکوانان و ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی تەنانەت ئەو حزبە سیاسیانێکەوە نەیاری حزبەکەی پارتینە بۆیە بەڕاستی ئێمە دەبێت لەو ڕوانگەیەوە زیاتر ڕنگدانەوەی ئەو جۆرە کەسانە ئەمە بڕیاری پێشوەختە نییە بۆ کاندیدی ڕاستکردراو بۆ وەکو
بێگومان ئێمە کەسایەتی دەخوێنینەوە کاری شێوازی ئیشکردنی سیاسی ئەو کەسە دەخوێنینەوە بۆ ئەوی لە داهاتوودا ڕوانگەیەکمان هەبێ کەوا چۆن کار لە حکوومەتی هەرێمی کوردستان دەکرێت بۆیە ئەو حیزبانێکەوە بەنیازن یان بڕیاری ئەویان داوە کە بستن ناو حکوومەتە دەبێ بزانن کەوا مامەڵە لەگەڵ کەسێکی جودا دەکەن مامەڵە لەگەڵ شێوازێکی جودا دەکەن مامەڵە لەگەڵ ئامانجی جودا دەکەن لە هەرێمی کوردستان لەوانەیە بە شێوازە عەقلیە مخابراتەکە تەنانەت دەوڵەتانی دراوسێش حکوومەتی هەرێمی کوردستان بەکاربهێنێ لەبەر ئەوەی شێواز و ئالێتی کارکردنی سەرۆکی حکوومەتەکەی بە شێوازەکە جودا لە شێوازێکی مەدەنی. بەڵێ سوپاس دەکەم کاوتۆداکەم لای بەڕێز کاک محەممەد گرم و لای بەڕێز ینی بەڕێز باس کەمە ترسی هەیە لەم جۆرە دیاریکردنە بۆ مەسەلەی حکومڕانیە خۆت تەرنووسی حکومڕانی هەرێم چی بەسەرجێ جۆری سیستەمە سیاسەکە دوای گلاکردنەوە هێردوو کاندیدەکەین جا پارتیش مافی خۆی نیە کە 45 کورسینەوە کەسێک کە بیەوێت کاندیدی بکە بۆ پۆستە باڵەکانی هەرێم ئەزانی پارتی بەم هەنگاوی با بڵێن شێوازی حکومڕانی بنەماڵی لە ناو حیزبەوە گواستەوە بۆ ناو سیستمی حکومڕانی لە هەرێمی کوردستان ئەنی ئەو شێوازە کە مەسعود بەرزانی سەرۆکی پارتی دیموکراتی کوردستان و نێسیروان بەرزانی جێگری سەرۆکی پارتی دیموکراتی کوردستان ئێستا هات ئەم شێوازی حکومڕانی هاتەوە بۆ ناو سیستمی حکومڕانی و دێتە ناو جونگەکانەوە ینی نێسیروان بەرزانی سەرۆکی هەرێمە مەسعود بەرزانی جێگری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستانە لەناو ئەم تۆڕانەشات دەیان بارزانی دیکە دێتەوە دەچەسپێت ئەمە لە ئاستی نێودوڵەتیدا چییە کە تۆ کەسێک لە وڵاتانی دنیاواڵێ سەرۆکی هەرێم چێ نێسیروان بەرزانیە سەرۆکی حکومەت چێ مەسعود بەرزانیە دەپرسێت ئەمانە چی یەکن ئەمە ئامۆزا و زاوا و غەزور و چی یەکن ئەکەواتە ئەم وڵاتە وڵاتیشی بنەماڵی ئەی بابڕێەوە یعنی باز دەواکێک کە ئەمە بێ ئەو مافی نیە ینی خۆی بەڕێز دەڵێ کورسیێنەوە ئەمە مافی خۆی نییە بە بنەماڵەییکردنی سیستمی حکومڕانی نەخێر مافی خۆی نییە بەڵام منیش لە بری مەسعود بەرزانی بم ئەواکەم منیش لە بری پارتی دیموکراتی کوردستان بمواکەم ینی ئەمە مەسەلەکە تەنها لەسەر پارتی دیموکراتی کوردستان نییە ئەی ئەو هەموو هێزت بینیوە لە هەرێمی کوردستان دەڵێ خۆڵی مردویان لێ نیشتۆ کەسێکیان هەڵوێستێکی جەریئانیانە هەمووی ماستاوەکەن بۆ ئەوی کاڵێن مەسعود بەرزانی شیاوە بۆ شوێنە و نێسیروان بەرزانی شیاوە بۆ شوێنە و کەسی باش و کەسی دەوڵەتدار و کەسی چین ئەمانە نەبوون کاتی خۆی هەموو خەڵکیان هێنا سەرجادە و با بڵێن حیزبەکان خەڵکیان هێنا سەرجادە بۆ ئەمانە کە ڕۆژنامەنووسە تیرۆرەکەن و کە هەرێمی کوردستانن کردووە بە سەربازگە و بە بواری ئەمنی ئەوە ئەی هەر ئەمانە نەبوون کە هەولێریان ڕیشی مەلایەنە سووتان لە هەولێر و ئەم هەموو کادر و لایەنگرەی کۆمەڵی ئیسلامی وێگرتووی ئیسلامی و حیزبەکانی دیکەیان با بڵێن شەو ئەچوونە سەریان و هەڵیانە کوتایە سەریان وە سەری چالاکوانە سیاسەکانان تاشی و لە دێگەڵیان کرد بەمداوە ئەی ئەمانە نەبوون کە دەرگای پەرلەمانیان داخست و ڕێگریانە سەرۆکی پەرلەمان و وەزیرەکانی گۆڕان کرد چێن ئەمانە نەبوو باش کێ ماستایی بکوتە خۆیستە بە فەرمی مەسەلەن هیچ حیزبێک هەڵوێستی ڕاگەاندووە کە پێشوازیان بێدەنگبوون واتە ڕازی بوون بۆ دۆخە و هەمویان بەشی زۆریان کێبەرکەیانە بۆی کە بچنە ناو حکوومەت و بچنە ناوەوەی کە پۆستێکان دەستکەوێت بەڕێوەبەرێکی گشتی وەزیر و وەزارەتێک و جێگر وەزیرێکی جێگریەکی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستانن بەرکەوێت بۆ توازانی ئەم هێزانە وەکو ئەو کاتەیە خەڵک بۆ دەنگیان پێنادە خەڵک بۆ سزانەدە لەبەر ئەم هەڵوێستانەیە تۆ خۆ هەڵوێست دەربڕین بە 2 کورسی و 3 کورسی و 4 کورسی نییە تۆ 4 کورسی شتە بێ ئەتوانی هەڵوێستێکی جەریانەتە بێ باشە لە ڕابردوودا خەڵکی شادی بۆ نادە کە مامۆستا عەلی باپیر کەسێکی جەری و کەسێکی خاوەن بڕیارە بۆیە کورسەکانی زیادی کرد ئەگەر دەنگەکانیشی زیادی نەکرد بێ ئێسبەینی ئەگەر تۆ هەڵوێستێکی جدی نەبێ مەبەستم هەر کۆمەڵی ئیسلامی هێزەکانی دیکەش خەڵکی سزاتەدا یعنی مەسەلە لەوە نییە کە یعنی چی لەم کوردستانیا کەسێکی تیانە مەسعود بەرزانی و نێسیروان بەرزانی و دێتە سەر ئەوەی کە سیروان بەرزانی و نازام چێ و چێ بەدوایە بابە ئەم دۆخی پارتی دیموکراتی کوردستان لە لاوازی هێزەکانی دیکەیە ئەگەر هێزەکانی دیکە جورئەتیان هەبێ و ئەویان هەبێت چۆن ئەم هێزە ئەتوانێت 45 کورسی بێنێ باشە هەموو هێزەکانی دیکە ناڵن تەزویریان کردووە ئەی کە تەزویریان کردو چۆن نەچیتە حکوومەتەکەیەوە چۆن نەچیتە پەرلەمانەکەیەوە باشە ئەو پەرلەمانە نەبوو کە شکۆی شکان ئەو پەرلەمانە نەبوو کە دەیان پاراستن بەدارەوە چوونە ناو پەرلەمانەوە هەموو پەرلەمانتارەکانە کردووە سوچێکەوە ئەگەر ئەو هێزانە نەچوونە یاخود با بڵین پەنا نەبردایە بۆ هەندێک کەسی دیکە بەشێک لە پەرلەمانتارانان حەسیر بەیانە کردە دی خۆیان ئەڵێن بەڵام خەڵک مەسەلەوە پۆسیۆنی سزانەدا لە بریەوەی دەسەڵات سزاردەمەش بەرەنجامیونی خەڵکیش دەنگی بە پارتیدا و ڕەنگە خەڵک قسەیکە لە هەڵبژاردننی ڕابردوودا نزیکی 1,250,000 کەس بایکۆتی کرد بۆچی بایکۆتی کرد لەبەر ئەو بکۆت لە 4 ساڵی ڕابردووە کێ مەسەلەن سزا بدەوانی کە مەسەلەن کوردستانی ڕووبەڕوویەوە دەیان ساڵ ئەوانی دیکەیان سزادا
بەڵام جارە ئەزانی بۆ پێیان وتن لە 4 ساڵی ڕابردوودا کە ئێوە لە حکومەتا بوون لە 4 ساڵی ڕابردوودا لە حکومەتا بوون یعنی لە پاڵ ئەمانەیە بوون شەریکی ئەمانە بوون چی کرا بۆ هەرێمی کوردستان ئێ باشە تۆ نمونەی دنیا دێنیتەوە ئەڵێ لە ئاستی دنیاە کە قوتابیەک بەرە بێتەوە لە قوتابخانەیەک ئەسووتێ وەزیرەکە دەست لە کارەکەشێتەوە سەرۆک وەزیران دەست لە کارەکەشێتەوە یەک وەزیر لەسەر ئەم هەموو کێش و قەیرانی هەرێمی کوردستان دەستی لە کار نەکێشایەوە باش خەڵک چۆن سزانە گۆڕان و کۆمەڵی ئیسلامی و یەکگرتووی ئیسلامیش کشانەوە لە کێیە کشانەوە لە ئاخراکە گوتیان ئەمە نزیکی هەڵبژاردن و کشانەوە یعنی ئەزانین چۆنە ئەمە تەنها نەوەستاوە لەسەر یەک هەڵوێست تۆ لە 4 ساڵی ڕابردوودا ئەبووای هەڵوێستی جدید هەبێ هەڵوێستی هینت هەبێ یعنی ئێستا بۆ نمونە ئەڵێن مەرجیان داناوە ئەمانە ئەڵێن ئەو هێزەی هاتە ناو حکوومەتەوە ئەبێ پەرلەمانتارانی بێدەنگ بێ بابا ئەمە ناکرێ یعنی تۆ پەرلەمان سوڵتەیەکی جیایە ڕقابێ ئیشی ڕقابە و چاودێریکردن لە پرسینەوەی لە حکوومەت پەرلەمان بێدەنگەکەی چێ لە کەواتە پەرلەمان زیایە چێ لە پەرلەمان چێ چاودێری حکوومەت بکە کاکە ئەمە لە ئاستی نێودەوڵەتی و بەبی یاسا و بەبی تیۆرە یاسایەکان ئەم دەسەڵاتانە جیاوازن تۆ با وەزیرەتە بێت لە حکوومەتە ئەبێ پەرلەمانتارەکەت هەمان ئەو پەرلەمانتارە چالاک و ئەکتیڤە بێ کە چاودێر بێ بەسەر وەزیرەکەی خۆشتەوە لە هەموو دنیای وایە بڕۆ لە وڵاتانی دنیا هەموو وایە بۆیە قیمەتی و بەهایەک نەماوەتەوە بەم حکوومەت و بەم دەسەڵاتداریە کە لە هەرێمی کوردستانە هەیە ئەم هێزانە دیکەش یعنی ئەمە بەشێکە لە تووڕەبوون لە خەمخۆری لەم هێزانی دیکە خۆم هێزانی دیکە ئەم هێزانی دیکە هەر ئەم هێزانە نەبوون کە حکوومەتیان هێنا بۆ لەرزە هەموو ڕۆژێ مەسعود بەرزانی بەیاننامەیەکی دەرەکرد هەموو ڕۆژێ نێچیروان بەرزانی بەیاننامەیەکی دەرەکرد بۆ خۆپیشاندەران بۆ ئەم هێزانە ئەم سێ هێزە چل کورسیان هەبوو ئێستا ئەوەتە بە هەرسێکان چەند کورسیان هەیە باشە خۆ خەڵک مەبەستان لەوەیە کە خەڵک بۆچی سزای ئەم هێزانی داوە خەڵک لە داخە ناومێت بۆ لە دەسەڵات بۆ لە تۆش ناومێت بێ ئەڵێ کاکە لە حکوومەتە مەچۆ حکوومەت و ئەچیتە حکوومەتەوە ئەڵێ دەنگ مەدە بە بەڵێ دەنگی پێدەی ئەڵێ بکشێەوە ناکشیتەوە لە کاتی خۆیە ئەڵێم حکوومەتە گەندەڵە تۆ لەگەڵیایی خەڵکیش تەواو خەڵکی تر تا ئەو کاتە خەڵک لەگەڵتایە کە تۆ لەگەڵ یابی سپاس دەکەم دەتەگرم وڵای بەرز کاکی تۆرەگە بگەڕێم وڵای بەرز سەبارەت بە پێدوای تێڕوانین هەیە لە نێوان تێڕوانی نێچیروان بارزانی و مەسرور بارزانی بۆ کاری حکوومەتداری یعنی حکوومەتی 4 ساڵی ئایندەی هەرێمی کوردستان جیاواز دەبێت بۆ لە حکوومەتەکانی ڕابردوو کە نێچیروان بارزانی سەرۆکایەتی کردووە ئەوەی من دەیڵێم بەڕاستی جیاوازیەکە لەوەیەکەوە بەرەو خراپتر دەڕوان نەک بەرەو باشتر نەک مقارنەوە هاوسەنجی بکەین لە نێوان نێچیروان بارزانی و مەسرور بارزانی کامیان باشترە و کامیان خراپترە هەردووچیان خراپن هەردووچیان دەستیان هەیە لە گەندەڵی هەرێمی کوردستان هەردووچیان دەستیان هەیە لە ناشەفافێت هەردووچیان دەستیان هەیە لەوەکەوە دامەزراوە ئەمنی و سەربازیەکانی هەرێمی کوردستان هی حیزبە هی کەسێکە هی بنەماڵەیەکە هی دامەزراوەی هەرێمی کوردستانی و خەڵکی کوردستانیە خەڵکی هەرێمی کوردستان کاتێک ناوی ئاسایشی جێلێ دەبێ ناوی پێشمەرگەی جێلێ دەبێ ئەوە بە ترس و لەرزەوە سەیریان دەکات و بە شێوازێک بە گومانەوە سەیریان دەکات وا نازانێکەوە موسسەیەکەی خۆیەتی بۆ خزمەتی ئەو هاتیە بۆیە جیاوازەکەیان دەڵێم بەرەو ئەو 4 ساڵی داهاتوو بەرەو خراپتر دەڕوا بە تایبەتی ئێستا پێشتر مەسرور بارزانی تەنها سەرۆکی ئەنجومەنی ئاسایش بوو ئێستا دەبێتە سەرۆکی حکوومەتێک تەنانەت نیازیان هەیەکەوە ئەنجومەنی ئاسایشکەوە پێش سەر بە سەرۆکی هەرێم بوو لەژێر دەستی نێچیروان بارزانی دەربهێن و بیدەنەوە دەستی حکوومەت کەواتە گشت دەسەڵاتێکی مطلقی ئەمنی سەربازی مخابەراتی دەبێت ئەوەش بە ڕاستی هەمووی کۆبێتەوە لە دەست کەسێکدا ئەو کەسەش زۆرینەی تایم بڵێن ساختەیان دروست کردن لەناو پەرلەمان بەخۆیان و لەگەڵ ئەو حیزبانەی کەوا حکوومەت پێک دەهێنن ئەوە وا لێ دەکەکەوە دەسەڵاتێکی مطلقیان دەبێت و ئازادیەکان لە هەرێمی کوردستان بە تایبەتی لە سنووری هەولێر و دهۆک زیاتر بەرتەسکتر دەبنەوە هەروەها فشارەکان بۆ سەر خەڵکی زیاتر دەبێت باری ئابووری قورستر دەبێت چاک نابێتەوە ئەوەیەکەوە ئێمە دەزانین بەڕاستی ئەو هەردوو حیزبی دەسەڵات لە هەرێمی کوردستان وەکو شێر دەنەڕێنن هەروە چاو سوور دەکەنەوە لە خەڵکی هەرێمی کوردستان بەڵام لە بەغدا شکست لە دوای شکست دێنن تەنانەت پارتی دیموکراتی کوردستان ئێستا لە بەغدا چەندین شکستی لە دوایەکەی ناوەتەوە بەڵام لە هەرێمی کوردستان بە سەرکەوتنێکی گەورە خۆی لەسەر حیزبەکانی دەرەوەی هەردوو حیزبی دەسەڵات وا پیشان دەدەکەوە حیزبێکی سەرکەوتووە ئەو حکوومەت تەشکیل دەکا ئەو کاندیدی سەرۆکی حکوومەتی هەیە ئەو کاندیدی سەرۆکی هەرێمی هەیە تەنانەت ئەگەر بیانەوێت دەتوانن سەرۆکی پەرلەمانیش بۆ خۆیان دابنن کەواتە لاوازی لایەنەکانی ترە و هەروەها
ئەو حزبانەکەوا دەیانەوێ گۆڕانکاری بکەن بەڕاستی دەستیان نەگرتووە بە گۆڕانکاری ڕیشەیی هەروەها دەستیان نەگرتووەکەوە چۆنیەتی گۆڕانکاری لە ئەزمموی وڵاتانیش فێر بن و سوود وەرگن تەنانەت بەشداری حکوومەتێک دەکەن کەوا هیچ دەسەڵاتێکیان نییە ئێمە توێژینەوەیەکمان لەسەر کابینە یەک لە دوایەکانی تا کابینەی هەشتیش کردووە ئایا دەزانکەوە باڵاترین دەسەڵاتی تەنفیزی لە دەست ئەنجومەنی وەزیرانە ئەنجومەنی وەزیران لە چه پێکاتووە لە پێکاتووە لە پارتی لە یەکێتی لە گۆڕان لە کۆمەڵ لە یەکگرتوو لە حشوعی کەواتە ئەوانە پێکەوە دەسەڵاتیان هەوە بەڵام نزیکەی 17 ساڵە نێچیروان بارزانی توانێتی فێڵێکیان لێ بکەکەوە زۆربەی دەسەڵاتەکان خۆی بەکاری هێناوە تەنانەت سەرۆکایەتی دیوانی ئەنجومەنی وەزیران بۆ کەس نییە بۆ هیچ حیزبێشتر نییە بتوانن لەوێ فەرمانبەرێک بوازنەوە کەسی دەسەڵاتەکان گشتیە بە دەنگدانی زۆرینە بە زۆرینەی دەنگەوە دەتوانن هەر بڕیارێکی سیاسی تەنفیزی حکوومەت بدرێ بۆ خزمەتی خەڵکی بەڵام نەیانتوانێەوە ئەو بڕیارە کەوا لە یاساکانی هەرێمی کوردستان لە یاسا هەموارکراوەکانی لە ساڵی 1992 سەبارەت بە پەرلەمانی کوردستان هەروەها لە ساڵی 1992 ئەنجومەنی وەزیران یاسای ئەنجومەنی وەزیران تەنانەت پەیڕەوی ئەنجومەنی وەزیران کەوا لە 2006ەوە دانراوە هەمووی داکۆچی لەوە دەکەکەوە باڵاترین دەسەڵات ئەنجومەنی وەزیران نەک سەرۆکی وەزیران بۆیە سیر دەکەین بەڕاستی فێڵێکی گەورەی لە حیزبە سیاسیەکان کردووە توانیەتی تاکە کەسێک تاکە حیزبێک گشت هەژمونی لەسەر هەموو حیزبەکانی ترزال بکات بە یەکێتی نیشتیمانیشەوە بۆیە دەتوانین بڵین کاڵفامی حیزبەکانی تر و کەم جورئەتی حیزبەکانی تر بەرامبەر پارتی وای لێ کردوکەوە ئەو پارتی بێتە حیزبێکی زەبەلاح و گەورە ئەوە ئێستاکەوە وەکو ئەژدیها خەڵک باسی دەکات و تەنانەت حیزبەکانیش زۆر حسابی گەورەی بۆ دەکەن ئێستا نەگوای لێ هاتووە ئەوان پارتی دموکراتی کوردستان کاندید بۆ سەرۆکی حکوومەت و بۆ سەرۆکی هەرێم دادرێ ئەسڵەن ئێمە لە بنەڕەتدا سەرۆکی هەرێم هیچ پەیوەست نییە بە کورسیەکانی سەرۆکایەتی حکوومەت پارتی تەنها بۆی هەیە کاندیدی هەبێ بۆ سەرۆکی حکوومەت بەڵام بۆی نییە کاندید دابنێ بۆ سەرۆکی هەرێم لەبەرەوەی سەرۆکی هەرێم دامەزراوەیەکی جودایە بە هەڵبژاردنێکی جودا دەکرێت بە کاندیدی جودا دەکرێت هیچ پەیوەستیش نییە بە هاوسەنجی سیاسی یان پەیوەندی نێوان ڕێکەوتی نێوان حیزبە سیاسیەکان بەڵام بەداخەوە ئەوەی کەوا لە بەغدا لە دەستی لە متمانەکەەوە لەو شێر زێباری شکستێکی گەورەیاندا لە سەرۆک کۆمار شکستێکی گەورەی بەدەستات پارتی لە کەوانەی توانکاندەکەی بەسەر بێخیکەوە گشت هەموو هێز و توانەکانی نێو دەوڵەتی و تەنانەت دەوڵەتی ئیقلیمیەکانیشی بەکارهێنا تەنانەت دابەشکردنی پارۆپولیشی بەکارهێنا بەس بۆ ئەوەیەوە کاندیدێکی لاوازی خۆی بەسەر بێخی لە سەکاندەکەی یەکێتی بەڵام لەگەڵ ئەوشدا شکستی گەورەی نەکەواتە لە بەغدا و لە ڕووی ڕاستەقینەی سیاستکردن پارتی دموکراتی کوردستان ئەو شێرە گەورە نییەکەوە بتوانێت هەرچی بوێ فەرزی ئیرادی خۆی بکات و هەژمونی خۆی بەسەر حیزبەکانی تر بسەپێنێ بەڵام لاوازی لایەنەکانی تر لاوازی شەقامیش بە هەمان شێواز لاوازی چاودێرانی ژوای کردوکەوە پارتی بەو شێوازە دیارکەوێت بەڵێ سوپاس دەکەین بەڵێ بینەرانی بەڕێز ناوبڕێکی کورت و دەگەڕێنەوە لاتەن لەگەڵمان بمێنەوە تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام تۆپ ئارت دنیا دیکۆر بۆ کەوانتەر و تەختەی ئەرزی لە دنیا دیکۆر ئامادەین بۆ دروستکردنی کەوانتەر و دانانی تەختەی ئەرزی بە باشترین کوالیتی و نرخی گونجاو دروستکردنی کەوانتەر بە خواستی خۆتان بە کەرەستەی MDF و HDF و HPL و R-Click و داری سروشتی و باڵۆن پرێس هەروەها دروستکردنی کەوانتەری تاقیگە و WC و کابینات با کەرەستەی کۆمپاکت لامینات کە دژە بەکتریا و دژە ئاو و دژە ئەسیدە بۆ دڵنیابوون لە کوالیتی و نرخی گونجاو تەنها دنیا دیکۆر هەڵبژێرە دنیا دیکۆر فانسینێت خێراترین هێڵی ئینتەرنێت بە داوەلۆندی بێسنوور ئێستا لە خزمەت کڕیاراندایە فانسینێت جۆرەها کارتی پڕکردنەوەی بۆ ئامادەکردوون کە سەرجەمیان داوەلۆندیان بێسنوورە بۆ ماڵ و شوێنە گشتیەکان کارتی 9,000 دیناری بۆ ماوەی 1 هەفتە کارتی 7,000 دیناری بۆ ماوەی 15 ڕۆژ کارتی 30,000 دیناری بۆ ماوەی مانگێک کارتی 40,000 دیناری بۆ ماوەی مانگێک و بە خێرایی زیاتر کە تایبەتە بە یاری ئۆنلاین هێڵی فانسینێت لە ڕێگەی ئامێرێکی تایبەت کە لە سەرباندا دەنرێت وەردەگیرێت و لە ڕێگەی گێنەرێک بۆ ئامێری بڵاوکردنەوە لە ناو ماڵەکەت یان شوێنی کارەکەت کاری پێدەکرێت ژمارەی تەلەفۆن 0 224 75 74 یان 0 750 194 36 37 فانسینێت تۆپ ئارت
تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام تۆپ ئارت. جارێکی دەسڵاتان لەبێت بینەرانی بەڕێز کاگەم حاودێکی بکەم و لای بەڕێزت مەسەلەی دیاریکردنیە دوو کاندیدەکە هیچ مەترسێکی لەسەر سیستەمی حکومڕانی و هەندە هەرێمی کوردستان هەیە؟ باسم لەوە کرد کە ئەمە سیستمی با بڵێن حکومداری لەناو باڵێن خانەوادەیی ئەگوازێتەوە بە ناو سیستمی حکومڕانی هەمان شێوەی خانەوادەی و بنەماڵەیی ئەگوازێتەوە کە ئەمە سیستمێکی خەتەرە و خەتەرناکە و مەترسیداریی زۆر مەترسیدارە بۆ دوا ڕۆژ تەوریسی سیاسیەکە لە ڕێی حکوومەتداریەوە. بەڵام ئێستا هێزانی دیکە ئەیانوێت چی بکەن لە حکوومەت، ینی پارتی دیموکراتی کوردستان 45 کورسی تر بە تەزویر و بە هەرچیەک و هێناوێتی ئەم حیزبانی تریش ڕازین لەبەرەوەی ڕازین بە ئەنجامەکەی. ئێستا ڕازین، ینی چوونە ناو پەرلەمانەوە تا ڕازین. پارتی دیموکراتی کوردستان سەرۆکی هەرێمی لابوو، سەرۆکی حکوومەت، دەسەڵاتی جێبەجێکردن، دەسەڵاتی یاسادانان، سەرۆکاتی پەرلەمان، دەسەڵاتی با بڵێن سوڵتەی قەزاییشی لابوو، دەسەڵاتی دادوەریشی لابووە. لانی پێشمەرگە لای ئەو بووە، نەود لای ئەو بووە، دارایی لای ئەو بووە، پەیوەندەکانی دەرەوە، ئاسایش، ناوخۆ، چی ماوە لای پارتی دیموکراتی کوردستان نەبێ؟ ئەم هێزانی دیکە چیان لای؟ بە یەکێتی نیشتیمانی کوردستان کە ئێستا بۆتە هێزێکی پاشکۆ، یعنی ئێستا ڕازیە بەوەی کە جێگیری سەرۆکی حکوومەتی دەستکەوێ کە ئێستا کاندیدەکان ڕەبێ لەگەڵ ئەمان نەگونجێ کاندیدێکی تریان هەبێ، ینی شێوازی حکومڕانەکە ئەو دوای ئەگەر قسەمان لەسەر، ینی یەکێتی نیشتیمانی کوردستانیش بۆتە هێزێکی بچووک کراوە لە بەرامبەر پارتی دیموکراتی کوردستانە. خۆ ئەگەر یەکێتی تو باز لە هێزەکانی تر گەڕێڵن حەزمان بچووکە، بەس یەکێتی کەمێک پێداگیر کات لەوەی کە بڵێ من بەم شێوازە نایەمە حکوومەتەوە بۆ پارتی دیموکراتی کوردستان توانێ وا بکات، ئەتوانێت ئەو هەموو دەسەڵاتی هەبێ. یعنی یەکێتی نیشتیمانی کوردستان ئەوێ بچێ شەریک بێ و بەم شێوازەش بچێ چی لای ئەوە بێ؟ خۆ سەرۆکی هەرێم ئەوە ئێستا خۆیان ڕایانگەیان سەرۆکی هەرێم لای پارتیە بێ و سەرۆکی حکوومەت لای پارتیە. جا جێگر چییە؟ جێگر تەنها پارەکەی دەنێت. تا ئێستاش سەرۆکی جێگیری سەرۆکی هەرێمی کوردستان لای یەکێتی نیشتیمانی کوردستان مانگی 50,000 دلار دەنێ 5 دەفتەرەکە بەڵام بڕۆ بۆ ماڵەوە. ئێستاش موچەکار وەردەگری؟ ئێستا هەتا ئەو کاتەی کە هین بووە، تا ئەو کاتێک کە پار مانگی دوان هەڵپەسێدرا، هەموو مانگی 50,000 دلار نازم چنێکە یاندا پێ و تا 500,000 دلار ببوون، نەک 50,000 500,000 دلار ناندا پێ. یعنی هەر ئەوەیە جێگری سەرۆکی حکوومەت ئەوەیە کە بەهۆی دوو ئیدارەوە سەرۆکی حکوومەتی ئێرە بوو، هیچی دیکە. یەکێتی نیشتیمانی کوردستان ئێستا با بڵێن هێزی هەیە و دەسەڵاتی هەیە، بەس ئەوە جورئەتی هەبێ، بەس جورئەتی هەبێ، بەڵام من دڵنیام نیەتی و ئەچێتە ناو حکوومەتەوە و هەر ئەوە ئەژبێتەوە پاشۆ. پێشوازیان لێکرد بە فەرمی لە کور هێزەکانی دیکەش پێشوازیان لێکن، هێزەکانی دیکە شەڕیانە شەڕی سیڤیانە بۆی کە بچن ناو حکوومەت و وەزارەتێک و بەڕێوەبەریشی گشتی و چیان دەستکەوێت. 4 ساڵی داهاتوو کە من قەناعەتم وایە 4 ساڵی داهاتوو تا ئاستێک لە ڕووی بژێوی و ئابووریەوە، وەک ئەوەی کە دکتۆر باسی کرد لە ڕووی بەرتەسکردنەوەی ئازادیەکان و ئازادی ڕۆژنامەگەری و ئازادی سیاسی و ئەوەی کە هەیە، من پێم وایە بەرتەسکە بێتەوە بە تەواوەتی، چونی هێز کارکتەرێکی مخابەراتی عسکەری دێتە ناو حکوومەتەوە، ئەو کاتە ئەگەر لە یەک پۆستی ڕاوێژکاری ئەنجومەنی ئاسایشەوە توانی بێتی ڕیشی مامۆستایەکی ئاینی بسووتێنێ و ڕۆژنامەنووسی تیرۆرکە و مامۆستایشی ئاینی تیرۆرکە، ئێستا خۆی دێ لە ناو حکوومەتە خۆی جێبەجێیەکە، هەر بە وەزیرەکانی خۆت بە وەزیرەکانی هێزەکانی دیکە جێبەجێیەکە. جا لەبەرەوە من پێم وایە ئەم هێزانی دیکە یعنی من پێم وایە بچن ناو حکوومەتەوە باشەکەن، لەبەروی لە دەرەوە کە تۆ هیچت پێ نەکرێ، کە تۆ جورئەتی بڕیاردانت نەبێ، کە تۆ نەتوانی شەقام بجوڵێنی، کە تۆ نەتوانی وەکو جاران نەوشورا مستەفا بە یەک بەیاننامەیە دنیا هێنایە لەرزە، ئێستا کە تۆ نەتوانی ئەوە بکەی ناوەڵا بچن ناو حکوومەتەوە هەر چۆنێ بێ هەندێ بەڕێوەبەر و بەرپرس و ئەوەتانە بێ ئەبێ بە پۆستیان دەستەکەی و تەواو، چونی ئەوە ئێستا مەترسیدارتر بوو. ئەگەر جاران سەرۆکایەتی هەرێم و پەرلەمان و حکوومەت و ئەم وەزارەتانە بە شێوازە لە شێوازەکان لای پارتی بێت و هەنیشان وەکالەت و ئەو بێ، بەس ئەم جارە بە تەواوەتی ئەم جومگانە کۆنتڕۆڵەکە و هەموو ئەو کارکتەرانەش دێنێت کە کارکتەری سەرسەختی ینی سەرسەخت بەرەو ڕووی هێزەکانی دیکە بووە. بوازان مەسرور بەرزانی ئەوها خۆی و بە تاقیتێنا دێتە ناو حکوومەتەوە، بە یەک تیمی مخابەراتی دێتە ناو حکوومەتەوە، هەر وەزارەتێک و هەر وەزیرێک دنیای مخابەرات و پاراستنی بە دیارەوە دائنێ، یەک دنیا ڤیدیۆ فۆتۆیان نەگرن، باکو چۆن لە ڕابردوودا هەبووە. جا لەبەرەوە ئەم دەسەڵاتانە لای پارتی دیموکراتی کوردستان من لە ناشارمەوە لەم چەند ڕۆژەی ڕابردوو لەگەڵ بەرپرسێکی باڵای ئەمریکا دانیشتین، باسی ئەم هێزانەمان کرد، ئەم هێزە باڵا دەستانە کە خەریکی تەزویرکردن و گەندەڵی ئەوەن، وتی کاکە ئێمە ئازانین کە ئەمانەوان، بەس بەدیلەکان زۆر لاوازە لە بەرامبەر ئەمانە، بەدیلەکان لاوازی بەدیلەکانە ئەمان
ئەوها بەهێز بوونە لاوازی ئەمانی دیکەی ئەمان وات هەر 4-5 هێز بێنە دەرەوە بە بەیەکێتی و پارتیش بڵێن کاکە ئێمە ئەو جۆرە سیستمی حکومڕانیمان قبول نییە بەس جورئەتی ئەوە بکەن بڵێن کاکە مەسرور بەرزانیمان قبول نییە بەس جورئەتی ئەوە بکەن بەسە هەر بە قسە بیڵێن بە قسەش نایڵێن خەریکی سیڤی پڕکردنەوەن بۆی کە بچنە حکومەتەوە شتێکیان دەستکەوێت ئەمە چۆن نتوانانی چاکسازی لە سیستمی حکومڕانیکەی تۆ تا چاکسازی لە سیستمی حکومڕانی نەکەی چۆن نتوانانی چاکسازی لە دام و دەستگاکانی دیکە بکەی ئەویش چۆن بڵێ وایە لە ئاسایش و لە پێشمەرگە و لەوە هەموو بە حیزبێکە لە پرۆگرامەکانی خوێندنیشە هەمووی کردووە بە با بڵین نووسین و با بڵی خوێندنەوە لەسەر بنەماڵی بارزانی ئەوە هەمووی وا لێکات سبەینێ منهەجەکانی خوێندن هەموویەکە بە مێژووی خۆی لە شۆڕشی گوڵانەوە پێی دێنێ هەتا ئیتر ئێمە بەس ئەبێ بزانین ئەمان چیان کردووە سەرڕای ئەوەی کە ئەمە خیانەتە لە ڕابردوودا کراوە باشە بەس وەکو کاندیدی سەرۆکیێرێ ینی ئێستا بۆ نمونە پۆستێکی کە سەرکراوە ئەی چۆن کارا دەکرێتەوە ینی کاراکردنەوەی دەبێت لە ناو پەرلەمانە بێ هەر بەو حیزبانی کە پێیان سڕ کرد بەوانش کارایەکەنەوە بەکیان سیرکە پارتی دموکراتی کوردستان 45 کورسی هەیە 11 کۆتاکانیش ئەوە کاتە 56 ئەم حیزبانی دیکە شەنێک و ئەوەی کە لەگەڵی شەریکە قابلە ئەم جارە بیڵن حیزبێک بە ئاسانی بچێتە ناو حکومەتەوە بەبێ ئەوەی ئیمزا و بەبێ ئەوەی مەرجی بەسەرا بسەپێنن پێسەپێنن کە هەر یاسایەک دوو یاسا هەیە دوو بڕیار هەیە ئەبێ جێبەجێ کرێ یەک یاسای دەستور کە لە ماوەی ساڵێکە تا 2 ساڵی یەکەمە ئەبێ دەستورەکە بژنووسرێتەوە و ڕاپرسیشی لەسەر بکرێ ینی هەرێمی کوردستان لە بەردەم ڕیفراندۆمێکی دیکە هەیە بۆ ڕاپرسی دەستور ئەشیکەن مەسعود بەرزانی ژووتی ئەیکەن و کاراکردنەوەی سەرۆکایەتی هەرێمی کوردستان سەرۆکی هەرێمی کوردستان لە ناو پەرلەمانە هەڵەبژێرن دەسەڵاتەکانی هەموو پێ دەسەڵاتەکانی ئێستا سپێدراوە بە سەرۆکی حکوومەت دوو دەسەڵاتی بە سەرۆکی هەرێم دوو دەسەڵاتیشی بە سەرۆکی دەسەڵاتی دادوەری ئەم دەسەڵاتانە بەشش گەڕێتەوە لای سەرۆکی هەرێم و ئەوای لێدێ یعنی تۆ سەیری پارتی دموکراتی کوردستان کە شەڕی دنیای کرد ئەم هەموو هێزەی هێنا سەرخەت ئەم هەموو دۆخە ڕوویدا لەسەر چی لەسەرەوەی کە یاسای سەرۆکاتی هەرێم ئەبێ هەڵبژاردننی سەرۆکی هەرێم لە ناو خەڵکە هەڵبژێدرێت وانە بۆ ئەم شەڕینە لەسەر ئەوە نەکرد ئێستا ساڵێکی تر نابات تقریبا لە ماوەی 5 مانگە و پلانی کە دایاناوە لە ماوەی 5 بۆ 6 مانگە سەرۆکایەتی بڵێن یاساکە کارە ئەکەنەوە و سەرۆکایەتی هەرێم بەڵێن سەرۆکی هەرێم نێچیرمان مەرزانی لە ناو پەرلەمانی کوردستانە هەڵەبژێرن یعنی هەموو ئەو شەڕە بەس لە پێناو بەرژەوەندی خۆیانە چۆنیان بێ وای دەکەن یاسا چۆنیان بێ وای گونجێنن سپاس دەکەم کاوی تۆرەگە بگەڕێمەوە لای بەڕێزت پێشتر بەڕێزت کەمێک ئاماژت بە دەسەڵاتەکانی سەرۆکی حکوومەت کرد بە دیاریکراوی مەسەلەن دەسەڵاتەکانی سەرۆکی حکوومەت چین و دەسەڵاتی ئەنجومەنی وەزیران چین و پێ دوایە دەسەڵاتەکانی سەرۆکی هەرێمیش لە داهاتوو بۆ 4 ساڵی داهاتوو چۆنەوێ بەڵێ خۆی وەکو باسمان کردێ من نزیکەی 15 یاسا بە دوواداچن بۆ کردووە لەو 15 یاسا ڕوون بۆتەوەکەوە دەسەڵاتی باڵاترین دەسەڵات لە ئەنجومەنی وەزیران ئەنجومەنی وەزیران لە چه پێکاتوە وەکو لە یاسایەکەدا هاتووە بریتێ لە سەرۆکی ئەنجومەنی وەزیران ینی سەرۆشی حکوومەت هەروەها جێگرەکانی هەروەها وەزیرەکانی ئەوانە بە کۆی خۆیان بە کۆیانەوە دەتوانن بڕیار بدەن بە زۆرینەی دەنگ تەنانەت پێشتر وەکو باسم کردووە ئەوە ئیشی پێ نەکراوە زۆربەی هەرە زۆری دەسەڵاتەکان نێچیروان بارزانی بە خودی کەسایەتی خۆی بەکاری هێناوە و نەگەڕاوەتەوە لای تەنانەت لای وەزیرەکانی تریشی تەنان وەزیری حیزبەکەی خۆشی بۆیە سیر دەکەین تەنانەت بۆ کۆبوونەوە زاریوە 4 مانگ لەسەر یەک کۆبنەوەی حکوومەت نەکراوە و کەسیش ناتوێت لێپێچینەوەی بکات و لێپرسینەوە لەگەڵ سەرۆکی حکوومەت و لەگەڵ وەزیرەکانی خۆیان بکات بۆیە زۆر جاران هەندێک وەزیرمان دیوە بە ئاشکرا باسییان کە وەڵای ئێمە موظفین لای کاک نەسیر فعلا موظفن لەبەرەوەی حیزبەکە بەبێ ئیرادە چۆتە ناو حکوومەت بێ ئەوەی کارنامەی حکوومەتێک دابڕێژێ بێ ئەوەی حیزبەکە بە شێوازی بەهێز بچێت مەرج لەسەر پێکەینانی حکوومەت بکرێ هەروە بەبێ ڕێکەوتنی سیاسی چوونە تەنانەت ئەو حکوومەتە فاشیلەرەی کەوا عەبادی سەرۆکایەتی کرد حیزبە سونیەکان کەوا لە لاواسترین دۆخی سیاسی ئابووری دیبلۆماسی خۆیان بوون چەندین مەرجیان لەسەر عەبادی داناکەوە پێویستە بە شێوازێک بێت ڕێکەوتنی سیاسیان کرد کارنامەکەیان نزیکەی 160 لاپەڕ بووە بەو شێوازە ئەوان چوونەتە ناو حکوومەت و بە شێوەی مەرج چوونە بەڵام بەداخەوە لە کابینەی هەشت و تەنانەت کابینەکانی تریش ئەو حیزبانە وەکو براگەورە مامەڵیان لەگەڵ پارتی کردووە پارتی هاتووە گوتی من حکوومەت پێک دێهێنم تۆ وەزیرم بدێ جاری وایە تەنانەت لەسەر کاندیدی وەزیرەکانی حیزبەکانی تر قسەی هەبووە و جاری وایە بەخۆم گوێم لە حیزبێکەوە لە کابینەی هەشت بەشدار بوو یەک لەو حیزبانە خۆی نێسیروان بارزانی گوتێتی فلان کەس دابنێن
حزبەکە گوتی تێ من نامەوێت فلان کەس بکەمە وەزیر گوتی کاکە ئەوە کاندیدی منە لە حکوومەت کەواتە حزب وای لێهاتکەوە سەرۆکی حکوومەتی حزبێشتر بێ کاندیدی وەزیرەکەت بۆ دانێ ئەو وەزیرە چۆن توانێت مامەڵە بکات و چۆن داکۆچی لە مافی خەڵک دەکات و چۆن توانێت خزمەتگوزاری پێشکەشکە بۆیە سیر دەکەین زۆربەی هەر زۆری وەزیرەکانی دەرەوەی پارتی وێچێتی سیر دەکەین زۆربەی یان ئەوە کراوەتەوە یان ئەوەی بێدەنگ بووە یان ئەوەی بە هیچ شێواز هەڵوێستی نەبووە تەنان نەیتوانیوە کارنامە و بەرنامەی کورتی ناو وەزارەتەکەشی جێبەجێ بکە هەندێک شتی ڕووکەشی کردووە هەندێک بڕیاری سەلبی داوە زۆر زان بڕیارەکانیشان لە خزمەتی پارتی وێچەتی گەڕاوەتەوە بۆیە بەڕاستی گۆڕانکاری ناو حکوومەت پێویستی بەیەکەوە لە ئەنجومەنی وەزیران بێ پاشانیش ئێمە وەکو دەستگای ستاندەر پرۆژەیەکمان هەیە دواتر لە کاتێک دەنگ و باسی نوێکردنەوەی سەرۆکایەتی و دامەزراوی سەرۆکایەتی هەرێم بێ ئەو کاتی لە چاپی دەین و بڵاوی دەکەینەوە ناوەڕۆکی پرۆژەکە ئەوەیەکەوە ئێمە پێویستە لە هەرێمی کوردستان دابەشکردنی دەسەڵات هەبێ دابشکردنی دەسەڵات لە نێوان حزبە سیاسیەکان بێ نەک تەنها پارتی دیموکراتی کوردستان گشت دەسەڵاتەکانی دادوەری تەنفیزی تەشریعی لەلا بێت بەڵکو پێویستە ئەو دەسەڵاتانە دابش بکرێن سەرۆکی هەرێم هەر دەسەڵاتێکی هەبێ پێویستە دەستەی سەرۆکایەتی دروست بکرێت ئەمە لە یاسای ڕابردووشمان هەیەکەوە یاسامان هەبووە کەوا دەستەی هەرێمی کوردستان هەبووە دەستەی سەرۆکایەتی هەرێمی کوردستان کەوا دەتوانین لەو یاسا ڕابردووش سوودی لێوەرگرین ئەو دەستەی سەرۆکایەتی هەرێم پێویستە لەناو خەڵک هەڵبژێردرێ پارتی دیموکراتی کوردستان لە دەستەیەکدا کەوا 5 کەس یان 7 کەس پێکات بێ هەر دەتوانێت سەرۆکی هەرێم بەدەستکەوێت بەڵام یەکێتی نیشتیمانی دەتوانێت جێگری یەکەمی هەبێ تەنانەت گۆڕان دەتوانێت جێگری سێمی هەبێ تەنانەت کۆمەڵی ئیسلامی و یەکگرتووی ئیسلامی کەوا دوو حزبی ئیسلامی نەبێ بەش کراون لە دەسەڵاتە ڕاستەقینەکانی هەرێمی کوردستان دەتوانن دەسەڵاتیان هەبێ و لەناو سەرۆکایەتی هەرێم جێگری سەرۆکی هەرێمیان هەبێ کەواتە لەو دەستەی سەرۆکایەتی هەرێم زۆربەی بڕیارەکانیش بە زۆری نەدەبن ئەو کاتی حزبە سیاسیەکانیش ڕۆلیان دەبێت لە بڕیاری سیاسی هەرێمی کوردستان بەڵێ زۆر باشە بەس بە دیاریکراوی لەسەر مەسەلەی جێگری سەرۆکی حکوومەت مەسەڵەن ئێستا یەکێتی نیشتیمانی بە فەرمی داوای ئەو پۆستە دەکە ینی ئەو پۆستە دەسەڵاتی زۆرە بەپێی یاسای ئەنجومەنی وەزیران کە مەسەلە یەکێتی زۆر سوورە لەسەرەوەی کە ئەم پۆستە بە یەکێتی بدرێ و یەک جێگیریش هەبێت وڵای من پێم سەیرە چی یەکێتی نیشتیمانی چی گۆڕان شەڕ لەسەر پۆستێک دەکەن کەوا پۆستەکە خودی پۆستەکە بەتاڵە ئەو پۆستە هیچ دەسەڵاتێکی تەنفیزی نییە تەنها ئەوەی کەوا سەرۆکی حکوومەت پێی دەبەخشێ کەواتە بە جۆری یاساکان نزیکی وەکو باسم کرد 15 یاسایە لەو 15 یاسایە من باسم کردوکەوە جێگری سەرۆکی حکوومەت بریتە لە کەسی دووەم ئەو دەسەڵاتانەی پێدەبەخشرێکەوە سەرۆکی حکوومەت دەیبەخشێت لە هەر کاتێکدا بیشێ دەسەڵاتەکان لێ بستێنەوە لێ دەستێنێتەوە کەواتە جێگری سەرۆکی حکوومەت دەسەڵاتێکی ئەوتۆی نییە تەنها ئەو دەسەڵاتی هەیەکەوە نێسیروان بارزانیان ئێستا مەسرور بارزانی پێی دەبەخشێ بۆیە بەڕاستی پێم سەیرە یەکێتی نیشتیمانی یان گۆڕان شەڕ لەسەر پۆستێک دەکەن کەوا هیچ دەسەڵات و ئەسڵ و ئەساسێکی نییە تەنها بۆ جوانکردنی پرۆسەی بەبنەماڵەییکردن و گەندەڵی لە هەرێمی کوردستان ناو حکوومەتی هەرێمی کوردستانە بۆیە گرنگە کەوا کاتێک ئەو کەسانە بە تایبەتی ئەو وەفدانێکەوە دانوستان دەکەن لەگەڵ پارتی بۆ پێکهێنانی حکوومەت بەڕاستی منەڕوو پێشترش باسم کردووە پێویستە شاندێکی یەکەم دڵسۆز بن بۆ حزب و بۆ هەرێمی کوردستان پاشانیش خوێنەوار و تێگەیشتوو بن و لە یاساکان شارەزا بن پاشانیش شارەزایان هەبی لەو بەڕێبردنی حکوومەت خاڵشترکەوە گرنگە ئەوانە خۆیان نیازیان نەبێ ببنە وەزیر و ببنە جێگری سەرۆک وەزیران ببنە جێگری سەرۆک پەرلەمان و بنە بەڕێوەبەری گشتی و بنە ڕاوێژکار کە بەڕاستی ئەوانە ئەگەر نیازیان هەبێ ئەو پۆستانە بە جۆری خۆیان دادەتاشن هەروەها ئەو پۆستانە داوا دەکەن کەوا خۆیان ئارەزویان تێدا هەیە لەو کاتدا حزبەکە و خەڵکی هەرێمی کوردستانش تووشی زەرەرێش گەورە دەبێت بەڵێ سپاس دەکەم کاک تورکاک محەممەد گەورم وڵای بەرز سەبارەت بە مەسەلەی پێدانی پۆستی سەرۆکی هەرێم بە نێسیروان بارزانی هیچ لاوازکەین ڕۆڵی نێسیروان بارزانی تێدایە لەم ڕوانگەیەوە نا لە دوای پرۆسی ڕفراندۆم و ئەو شکستەی کە مەسعود بەرزانی خواردی یعنی بە جۆرە لە جۆرەکان خۆی سزادا و ئەبوایە هەر کەسێکی تر بووە لەبری ئەو ئەبوایە جارێکی تر لەسەر گۆڕەپانی سیاسی دەرنەکەوتایەتەوە چونی خۆی بەڵێنی دابوو کە ئەگەر سەری نەگرت بڵێن ئەم پیاوە شێت بوو و سەری خۆی هەڵدەگرێ و سەری خۆی دەخوا سوار سەری خۆی دەبێت بەڵام پیاوە ئەوەتە چووە بەغا چووە لای شێ چووە لای هادی عامری کە ئێستاش پارتی دیموکراتی کوردستان تۆ سیر کە ئەڵێ
کەرکک داگیر کراوە چێ داگیری کردووە هێزەکە چێ هێناوێتی هادی عامری هێناوێتی سەرپەرشتی کردووە چێ فەرماندەی هێزە چەکدارەکان بووە حیدەر عەبادی بوو تۆ ئەچی لە بەغدا باوشی پیاکەی کەچی ساڵی کەرکک داگیر کراوە یعنی ئەمە کەی سیاسەت ئەم دۆخە ئەم کابرایە خوڵقانوێتی بۆیە نێچیروان بەرزانی ئەوەی کە وتمان بەشێکی بۆ تەوازناتی ناوخۆیە بەشێکشی بۆ ئەوەیە کە ئەو پۆستە پێیان وایە کە نێچیروان بەرزانی لە دوای پرۆسی ڕفراندۆمەوە شکستی کە بەسەر هەرێمی کوردستان هێنای مەسعود بەرزانی هێنای نێچیروان بەرزانی بوو بە یاریکەری لە ناوەکەیە بۆیە ئەیانەوێت نێچیروان بەرزانی بێنەوە ئەوێ و بە جۆری لە جۆرەکان لە ئاستین و دەوڵەتیدا مەسعود بەرزانی سزا درراوە بەڵکێک سزا درراوە سزادراوەکە زین چۆنە کە تۆ مامەڵە لەگەڵانە کە تۆ سەیری پێش ڕفراندۆم و دوای ڕفراندۆم کە هەر لەبەر وەفد ڕێگەنەوە بێ ینی وای لێ هاتبوو مەسعود بەرزانی ناچوو بەرەوپیری وەزیرەکانەوە ینی کەسێکی کارمەندێکی خۆیان نارد وای لێ هاتبوو کە وەزیر ئەوە ناهات بۆ لای وەزیرەکانی دەرەوەی وڵاتانی دنیا وڵاتی وا بۆ هەر نەمان بیست و ئەهات بۆ سەری ڕەش و بۆ هەولێر ئەی لە دوای ئەوە تەنانەت حیزبە سیاسەکانی کوردستانی سەردانیان ناکرد بۆیە سەیری ئەم شکستەکە سەیری ئەم شکست و ناوخۆیەکە تۆ ئامادەبی لێرەوە بچیتە بەغدا بچیتە ماڵ بە ماڵی ئەوە بەرپرسانی حەشدی شعبی بگەڕی بچی بۆ نەجەف و کەربەلا بۆ لای مقتەدا سەدر بەڵام ئامادە نەبی لە پاڵ خۆتا سەردانی مامۆستا سەلاحەدین و عەلی باپیر کەی سەردانی سلێمانیکی بی ولا ئەم هێزانە ئەخرەمی ئەم هێزە ئەم سەرکردانە چۆن چاوەڕوانی ئەوان لێکرێت کە چاکسازی بکەن و بتوانی مامەڵیان لەگەڵا بکەی ئەوێک تا ئێستا ئامادە نەبێ سەردانی گۆڕەکەی نوشرا مستەفا بکە تۆ بچی لەگەڵا دانیشت و بڵێ من حکمڕانی لەگەڵاکەم یعنی لە پاڵ خۆیە مامۆستا عەلی باپیر 4 کیلۆمەتر لێوەی دوورە نەچی سەردانیکەی لێرەوە بگەیتە نەجەف و کەربەلا بۆ لای مقتەدا سەدر و بۆ لای هادی عامری و نازام نجێفی و ساڵح مطلق و بۆ لای شتی واز چووە هەر لەناو عەرەبەکانیشا پێگەی نییە چۆ بۆ ئەوێ دڵی بۆ خۆشە وڵا فەرشی 6 مەتر فەرشی سووریان بۆ ڕاخستو بۆی کە وڵا پێشوازیان لێکردووە ئەمانە ئەزانین چی نەبەهایان بۆ سیاست هێشتەوە نەبوویت بۆیە نێچیروان بەرزانی ئەکەن ئەوێ وەکو ڕەمزێک دایانێت کە ماوزۆر بە کورتی حکومەت 4 ساڵی حکومەتێکی بەهێز و هەلیکار و خزمەت و ئاوادانی دەبێت پارتی ئێوێ بەهێز بێت لەبەرەوەی کوڕی مەسعود بەرزانی لەوێ کە هێڵی سوورە بەلایەنەوە لە ڕووی ئابووری اقتصادیەوە تا حدێک هەوڵەدەن باشیکەن هەوڵەدەن ئەو اقتصادی کە دێ نەوتێکی زۆرە فرۆشن پارە لە بەغداوە دێنن پاڵپشتێکی زۆری بۆ دروستەکەن ئەیانەوێ شەڕی دنیاکەن سەیری ئەم شەڕەکەن ئەم شەڕە لە پێناویانە بڵین مەسعود بەرزانی سەرکەوێ بەرامبەر بە شکستەکانی نێچیروان بەرزانی لە حکوومەتە هەموو کارێکەکەن لە پێناو ئەمەیە بۆ ئەوەی کە سەرکەوێ من لەم ڕوانگەیەوە قەناعەتم وایە تا حدێک لە ڕووی ئابووریەوە ئەیانەوێت چارەسەری سوپاس دەکەم کاک تۆرنی خولەکیش بۆ بەرزت پێ دوایە دەتوان حکوومەتێکی بەهێز و کوردستانێکی بەهێز و هەلیکار و خزمەت دابکەن زۆر بە کورتی بێ سوپاس دەکەم وڵای من دەڵێم ئەوانە ئەگەر ڕاستیان بکرد بە هەر تەنها با ڕاستیان کردوە لەگەڵ دەنگدەران و زەماوەری خۆیان ئەو بەڵێنانێکەوە دابیان لە پرۆپاگەندەی هەڵبژاردنەکانی سینۆ با نەک تا هەموو بەڵێنەکان با نیوێ بەڵێنەکانی حزبەکەی خۆیان جێبەجێ بکەن خەڵکی کوردستان ئاسوودە دەبێت بەڵام من لە کۆتاییدا دەڵێم بەڕاستی بە خەڵکی گەندەڵکار قەت چاکسازی ناکرێ و لە ئایندەدا ئەگەر ئەمانە هە لەسەر حکوم ببینێن خەڵکی کوردستان ئاسوودە نابێت و باری بژێوی بەرەو قورستر و ناخۆشتر دەڕۆ. بەڵێ زۆر سپاس بۆ بەرەزان دکتۆر عەبدولڕەفعات سکرتێری دەستگای ستاندارد بۆ توێژینەوە ڕاگەاندن محەممەد ڕەوف سەرنووسەری درە و میدیا سوپاس بۆ بینەرانی بەڕێز سوپاس بە هاوکاران تا بەرنامێکی دیکە خواتان لەگەڵ.